گەنجی بەڕێز لەوە ئەچێن نەزەر بەلای تۆ زۆر شیرین بێ، یا با بڵێم بەلای مرۆڤایەتی هەمومانەوە شیرین بێ. بەڵام ئایا ئەم چێژە کەمەی ئێستا کە وەری ئەگری لە نەزەرێک، ئایا چی زەرەرێک لە پشتخانیەوە هەیە؟ ئایا چەند جار ئێمە ئەکاتە عاشقی وێنە و چاوەکانمان تەنها وێنە ئەبین و زۆر شتمان لەبیر ئەچێتەوە؟ ئایا چەند جار ئێمە ئیتر ئاگەمە لە خۆمان نابێت دەرک و ئیدراک و هەرچی شتێ لە دەستی ئەدەین لە پێناوی بینینێکی زیاترە کە هیچ سوودێ بە ئێمە ناگەیەنێ. بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستی بە گەڕانەوەیە بەسەر خۆیە لە هەموو ئەو شتانێکەوە چێژی لێکردوون یا چێژیان لێ ئەکات. غەیبەت چێژێکی کاتی هەیە، بەڵام کاتێک کە سەیری زەررە گەورەکە ئەکەی لە پشتەوە چەندێک گوناه و تاوان و ئەسانە لەسەر ئەنووسێ ئەبێ ڕاهاتگرێ و بوەستێ. هەموو گوناهەکان بەو کەیفیەتەیە. وەڵڵاهی درۆ چێژی هەیە، وەڵڵاهی دزیکردن و خیانەت چێژی خۆی هەیە، چێژێکی ئانی. بەڵام ئەوەی کە لە پاشخانەوە زەرر لێ ئەدا کاتێکەوە حرمەتت کەم ئەبێتەوە لە لای مەلە و لەعلا، ئەم زەررە گەورە کە لێت ئەدا وات لێ ئەکا عەقڵت نەهێڵێ کە تۆ ئەم کارانە جێبەجێ بکەی. ئەفەرمێ دەی بزانە خۆشەویستی و ئێرادە لە ئینسانە بۆ هەموو کارێک سەرەتاکە لەوە دەست پێ ئەکا، بغض و کەراهەتیش بۆ وازێنان لە هەموو کارێک لەوە دەست پێ ئەکا کەوا بۆ هەرچی گوناهتە ئەبێ بە خۆتا بچیتەوە، کۆنتڕۆڵی کەیتەوە، هەوڵ دەی کە ئەو گوناهانەی کە لە لای تۆ هەن بێزراو بن، ڕقت لێیان هەڵسێت هەتاوکو بتوانین لێیان دوورکەویتەوە. و ئەو شتانەی کەوا خۆشت ئەون لە مەسائلی ڕۆحی و دینداری ئەبێ بەهێزی کەی هەتاوکو بتوانی خۆت بگریتەوە. هەموو ئەوەی کە ئینسان جێبەجێ ئەکا بەهۆی خۆشەویستی و ئێرادەوە جێبەجێ ئەکا. هەموو ئەوەی کە خۆی لێ پەنا ئەدا بەهۆی ڕقەوە خۆی پەنا ئەدا. بۆیە لە دوای ئەوە ئەفەرمێ ئیثار الئەنفع، چی زۆر سوودی هەیە بۆ تۆ ئەوە هەڵبژێرە جێبەجێیک. مەچۆرە سەر شتێک کە سوودی بۆ تۆ نییە. ئەوەی کە زۆر زۆر سوودی بۆ تۆ هەیە لە کردن و لە نەکردن لە هەردووکیان. دەی کەسی بەخوا زیندوو دڵ زیندوو دائیمە شتێک هەڵ ئەبژێرێ کە ئەگەر ئەمڕۆ ئازارێکیشی پێ بکە ئازارێکی کەمە ئازارێکی گەوری لە کۆڵەکاتەوە. بەخوا کاتێک کە کەس ئەتوانی زوڵمێ بکەیت و نایکی، ئەتوانی پارەیە بە حەرام دەستگیرت بێ نایکەی، ئەمە جۆرێک زەرر لە تۆ ئەدا. بەڵام دڵنیا بە ئەوەی لە پاشخانە بۆ تۆ زۆر زۆر باشترە لە حەڵاڵ، ئەجر و پاداشتەکە زۆر زۆر گەورەترە. بۆیە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە لەو ئەجر و پاداشتا خۆمان دامەزرێنین، دڵی خۆمان بزانین ئەم خۆشەویستی و ڕق لێبوون لەکوێیە. جاری وە هەیە گەنجێکی بەڕێز کە گوناهی نەکردووە و دڵەکەی ڕەش نەبووە بە گوناه، هاواری لێ هەڵەسێ کاتێکە گوناهێکەکە. وەڵڵاهی ئینسان دڵی ئەقەرچێتەوە بۆ گەنجێ لاوێ ئافرەتێک کاتێک کە تووشی هەڵەیەک ئەبێت، چونکە ئەزانێ ئەمە زەرری لێ ئەدا، ئەزانێ لە بەردەم خۆیان بچووکی ئەکاتەوە. بۆیە فەرمێسک هۆن هۆن بە چاوەکانی یەتە خوارەوە، بەڵام خۆشی پێ کۆنتڕۆڵ ناکرێ، سیرەکەی ئەم هەڵە و ئەم کەم و کوڕیانە جێبەجێک. بۆیە ئەبێ ئێمە عەقڵی خۆمان، علمی خۆمان، شەجاعەت و ئازایەتی دڵمان بخەینە گەڕ بۆ ئەوەی لە خراپەکاریەکان دوورکەوینەوە، بۆی لە گوناهەکان دوورکەوینەوە.